لە چەند ساڵی ڕابردوودا لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوەوە 240 شوێن دیاری کرا بۆ دروستکردنی بەنداوی گەورە و بچووک و مامناوەند. تا ئێستا 14 لەو بەنداوانە دروستکراون و 17 بەنداویش لە دروستکردندان و زیاتر لە 40 بەنداوی دیزاین و دیراسەکردنیان تەواو بووە. نووسراومە بەرزکەوتە بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وزەیە بۆ ئەوەی لە ئالیەتەکە بکەوێتە سەر سکەی خۆی ئەگەر بێت و لەو ئەوەیە با بڵێن بکەوێتە قۆناغی جێبەجێکردنەوە ئەویش کوردستان دەبێتە خاوەنی نۆ بەنداوی دیکەی استراتیژی زیاتر لەوە نۆ بەنداوە زیاتر چەند ملیارێک 3 تا 4 ملیار مەتر مکعب ئاویت کە دابین دەکات. 20 سەرچاوەی ئاوی لە هەرێم هەیە کە دەتوانرێت بەندا و وێستگەی کارۆ ئاوی لەسەر دروست بکرێت. دانانی بەندا و وێستگەی کارۆ ئاوی پێویستی بە بودجەیەکی گەورە هەیە و لە توانای دارایی هەرێم گەورەترە کە بتوانێت ئەو جۆرە پرۆژانە جێبەجێ بکات. ئەو سەرچاوە ئاوانی کە بتوانێت ویستیگەی لەسەر دروست بکرێت ئەبێ لەسەر سەرچاوێکی سەرەکی بێ و بە درێژایی وەرزەکانی ساڵ یان بەلایانی کەمەوە بێ ئاویشی بەردەوامی هەبێ هەرچەند کەم و زۆریش کا بەڵام ئەبێ ئاوەکە بەردەوام بێ. لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 6600 مێگاوات توانای بەرهەمهێنانی کارەبای هەیە و وەکو ژێرخان، بەڵام هێشتا خواستی خەڵک پڕ ناکاتەوە و بەردەوام گرفتی کەمی کارەبا هەیە. نابێتە جێگرەوە بۆ دابینکردنی وزەی کارەبا بۆ هاوبەشان یا بە شێوەیەکی بەردەوام توانین کاری پێ بکەی تەنیا بۆ حاڵتەکانی پیک نەبێ ئەو کاتێک کە خواز سەرەکەوێت لە ئێوارانە کە ڕووناچی و با بڵێن ئەوانە دەست پێەکە یا بۆ بارودۆخیشی تایبەتی. هەرێمی کوردستان خاوەنی چەند زێو ڕووبارێکە بە ڕووبارانەشی لە وڵاتانی دراوسێوە دەڕژێنە ناوی. داهاتی ساڵانەی ئاو دەگاتە نزیکەی 50 میلیارد مەتر سێجا، بەڵام بەهۆی کەمی بەندا و بربەست زیاتر لە 85 ئاوەکە بە هەرێمی کوردستاندا تێدەپەڕێت بەبێ ئەوەی هیچ سوودێکی لێ وەربگیرێت. بەنداوەکانی دووکان، دەربەندی خان و دهۆک کە دوویان لەسەر ئاوی ڕووباری هەمیشەیەکانن توانای گلدانەوەی زیاتر لە 10 میلیارد مەتر سێجا ئاویان هەیە. ئەگەرچی تەواوی کابینەکانی حکوومەتی هەرێم بەڵێنی باشترکردنی باردۆخی کارەبای هەرێمیان داوە، بەڵام گرفتی کەمی کارەبا بەردەوامە و سەرەڕایبوونی چەند بەنداوێکی گەورە لە هەرێم نەتوانراوە سوود لە سەرچاوە ئاویەکان ببیندرێت بۆ بەرهەمهێنانی زیاتری وزەی کارەبا و کەرتی کشت و کاڵ و کەرتەکانی دیکەش. ژاڵە محەممەد NRT سلێمانی.